ڕۆژی هەینی جیهان چاوی لە پایتەختی پاکستانە کە بڕیارە شاندەباڵەکانی ئەمریکا و ئێران بۆ یەکەمین جار دوای 39 ڕۆژ لە جەنگێکی خوێناوی لە سەرمێزی گفتوگۆ دابنیشن. ئەم دیدارە ڕوبەڕووبوونەوەی دوو پاکێجی جیاوازە کە چارەنووسی سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بازاڕەکانی وزەی جیهان دیاری دەکەن. ئەمریکا بە پرۆژێکی 15 خاڵیەوە دەچێتە ناو دانوستانەکان، هەرچەندە وردەکاریەکەی ئاشکرا نەکردووە، بەڵام ناوەڕۆکە سەرەکیەکەی لەلایەن میدیای جیهانیەوە ئاشکرا کراوە. ڕاگررتنی هەمیشەی پیتاندنی یۆرانیۆم و ڕادەستکردنی هەموو یۆرانیۆمی پیتێنراو لە مەرجە سەرەکیەکانی ئەمریکایە. هەروەها ڕاگررتنی پەرەپێدانی موشکی بالستی یەکێکی دیکێ لە خواستەکانی واشنتۆن. جگە لەوانش بڕینی هاوکاری دارایی بۆ گروپە چەکداریەکانی بەرەی مەقاومە و کشانەوەی ئێران لە بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەرەنتی ئاسایشی جوڵەی بازرگانی لە گەروی هورمز و ژمارەیەک داواکاری دیکەی ئەمریکان لە ئێران. ئەمە جگەل لە داوای ئازادکردنی هەندێک زیندانی کراو. لە بەرامبەردا واشنتۆن بەڵێنی هەڵگرتنی سزاکان و هاوکاری ئەتۆمی مەدەنی و لابردنی هەڕەشەی سناپباک بە تاران دەدات. سەرۆکی ئەمریکا پێشتر دەیویست پرۆژە 15 خاڵیەکەی بەسەر ئێراندا بسەپێنێت و ئامادەی وەرگرتنی هیچ پێشنیازێکی ئێران نەبوو، بەڵام دوای 39 ڕۆژ لە جەنگ چووە ژێرباری قبوڵکردنی پرۆژە دەخاڵیەکەی ئێران وەکو بنەمایەک بۆ دانوستان. تاران لە پرۆژەکەیدا داوای گەرەنتی هێرشکردنە سەری و هەڵگرتنی سەرجەم سزاکان و ئازادکردنی پارە بلۆکراوەکان و قەرەبووکردنەوە دەکات. ئەمە جگە لە سووربوونی لەسەر مافی پیتاندنی یۆرانیۆم، کۆنتڕۆڵکردنی گەروی هورمز و کشانەوەی تەواوی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە. دوایین مەرجی ئێران ئەوەیە دەبێت ناوەڕۆکی ڕێکەوتنی ئەم جارە لە بڕیارێکی پابەندکەری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا جێگیر بکرێت تاوەکو گەرەنتی جێبەجێکردنی هەبێت. بەریەکەوتن و دژیەکی لە هەندێک لە خاڵەکانی پێشنیازی هەردوو لادا هەیە، بە تایبەت سەبارەت بە پیتاندنی یۆرانیۆم کە ئێران بە مافی خۆی دەزانێت و ئەمریکا سوورە لەسەر کۆتایی پێهێنانی. هەروەها جیاوازی بۆ چوون لەسەر بەرنامەی موشکی هەیە. ئەمە جگەلەوەی کە هەر لە یەکەم ڕۆژدا ئیسرائیل گشتگیربوونی ئاگربەستەکەی ڕەت کردەوە و بەردەوام بوو لە هێرشکردنە سەر لوبنان. هەروەک مەرجی کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە ناوچەکە و پێدانی قەرەبوو بە ئێران دوو خاڵن کە بۆ ئیدارەکەی ترامپ قبوڵکردنیان ئەستەمە. هەینی دانوستانەکان دەست پێ دەکەن و دوو هەفتەیان بۆ دیاری کراوە. بە پێی ڕەزامەندی هەردوو لاش دەکرێت درێژ بکرێتەوە. هەموو هەوڵەکان بۆ ڕێکەوتن و هەر گەڕانەوەیەکی جەنگ مەترسی پێکدادانی زۆر توند و زیانی گەورە بۆ ناوچەکە دەهێنێتە ئاراوە.